ساڵانێکی زۆر لەگەڵ خات و دینا پێکەوە کارتانە کرد. سەیریشی ناکەم هیچی لەوانەیە کە جەناب بشێت باسێکی نەمبینی. کامە ئاوازی خۆتت زۆر لاپەسەندە و بەدڵ نووسیوتە. من ئەو گۆرانینی کە بۆ نیشتیمانی دەکەی نەتەوەیە زۆرتر ئیحساسی تێدایە تا گۆرانێکی خۆشەویستی. ئیشکردن لەگەڵ گۆرانی بێژە کوردەکان یا عەرەبەکان خۆشترە لەگەڵ کامیان ئاسوودەی؟ هەرچی هونەرمەندێکی عەرەب کە من کارم لەگەڵ کردووە ئیلا دوو کەلیمە کوردی مەرپێوتوە. توتە میرا باشترە لە زەکەریا عەبدوڵڵا. من مافی خۆمە دەنگی میرام لە هەر کەسی کە پێی خۆشتر بێ لەبەرەوەی زیاتر لە 300 گۆرانی منی وتووە. کۆنتاکتت لەگەڵ مامۆستا زیاد ئەسعەد نییە ئاگات لێیەتی؟ یەکێکە لە باشترین هونەرمەندەکانی مێژووی کورد. ئاوازدانەی ڕخنەت لێگیرێ، گۆرانیڵەی ڕخنەت لێگیرێ. کەوزایی بەهێزە زۆر ڕقەمە براندە زۆر نزیکم لە ئاینەوە یەک نوێژم ناچێت لە ژیانە ڕۆژ و هەموو ساڵان ناگرم. دەرکەوتنێکە لەگەڵ مامۆستا عەلی کەڵەکە مەلا عەلی کەڵەکە ڕۆزگە خەڵک لە مامۆستا عەلی تێدەگا هەندێک جار من عیلاجی ئەو زۆر بەگرنگتردا ئەمە. لە دوای لەمانی تۆ کێ جێگرەوەی هەڵکەوت زاهێرە؟ و چوونەوە لای خوای گەورە ئەو گەورەترین دەستکەوتە بەڕای وەسێتی هەڵکەوت زاهێر لە دوای نەمانی بۆ کامێرا بکە. زیند و کوشی مردوو پەرستین ملەتی کورد بەداخەوەمان هەیە کوردستان ببێتە دەوڵەتەوە خەونی هەموو تاکێکی کوردە.